لە 11 مانگی ئەمساڵ لەلایەن فەرمانگەی یاسایی دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان 170 کەیسی گەندەڵی ڕەوانەی دادگا تایبەتمەندەکان کراوە. لەو ژمارەش 33 کەیس یەکلایی بۆتەوە. سەرۆکی دەستەکەش دەڵێت کارکردن لەسەر یەکلاییکردنەوەی ئەم کەیسانە بەردەوامە. ئەوەی لە دادگاکان لە قۆناغی دادگایکردن ماوەتەوە 170 کەیسە. 170 کەیس ئێستا لە قۆناغی دادگایکردن ماوەتەوە. ئەوەی کە حەسم کراوە 33 کەیسە و نزیکەی 30 کەیسیش گەڕاوەتەوە. خۆتان دەزانن کاتێک کەسێک ئێستا قۆناغی دادگایی بەهەرسەوە بێک دادگا دەتوانێت ئەو کەیسە ڕەوانی لای محاکمی تەحقیق بکاتەوە. ئەو خەوەی تێدایە کەواتە کۆی ئەو کەیسانی ئەمساڵ لە دادگاکان بوون کۆی گشتیان 170 کەیس بووە. جاش کە دووبارە یەکەمەوە 170 کەیس لە دادگاکان بووە. ئێستا 170 لە قۆناغی دادگاییکردنە لە 33 حەسم بووە و تەبعاً ئەو داتایشتان بە 30 گەڕاوەتەوە. لە کۆنگرەیەکی دیکەی ڕۆژنامەوانیدا سەرۆکایەتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان ئاشکرای کرد لە ماوەی ساڵانی 2016 تا 2018 15,000 سکاڵا لەسەر زێدەڕۆیی تۆمار کراوە. نزیکەی 5,000 سکاڵاش لەلایەن داواکاری گشتی جوڵێنراوە لەسەر دۆسەی گەندەڵی. ساڵی 2016 نزیکەی 2200 سکالای بە مافی گشتی تۆمارمان کردووە و بۆ ساڵی 2017 2000 سکالا بە مافی گشتیمان تۆمار کردووە و بۆ ئەو ساڵش ڕێژێکی زۆرمان تۆمار کردووە. بە گوێرەی ئاماری ئەو 11 مانگەی دەستەی دەستپاچی بە دوواداچوون بە نووسراوی فەرمی 12 کەیس و دەرخستنی ڕاستەکانیش بۆ 35 کەیس کراوە. لەبارەی ڕێژەی کەیسەکانیش لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دۆهۆک بەم شێوەیە بووە. هەولێر 76 کەیس 10 کەیس یەکلایی بۆتەوە. سلێمانی 54 کەیس 2 کەیس یەکلایی بۆتەوە. دۆهۆک 40 کەیس 16 کەیس یەکلایی بۆتەوە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.